خوا بەزیاد بە حکوومەتێکی بەقەوەت حکوومەتێکی وانێکن لەسەر کارێ ئێستا نەهاتوانیوە بەڕاستی مشکلێک هەلکەن وەلی ئێمە زۆر جاران بەعزە مشکلێک کە هەیە دەبێت خۆی دەگەڵ وەقت بدەین بە قەولی ئێرانی دەڵێن دەگەڵ مشکلەکەی بچینە پێشێ ئێستا ئەمە دەبینین لە ماڵەکان لە دوکانەکان لە مۆڵەکان لە هەموو جێیەکی کارەبایەکی یەکجار زۆر گڵۆپەهایەکی یەکجار زۆر وەختێکی مشکلەی کارەبا هەیە وەختێکی مشکلەی تولیدی ئەو وانەکە هەیە ئەمە دەتوانین زۆر بە جوانتر مەصرف بینە خوارێ دەتوانین کۆنتڕۆڵ بکەین ئەو شتەی وە تا ڕادەیەکی ئەو شتەی مەصرفەکەی بینە خوارە کە نەهێڵین ئەو مشکلاتانە بە هەموو کوژانەوە و هەموو ئێستا هەفتێکە لێرەین بەعنوانی میوان و ئەوە لێرە بوونە بەڕاستی مشکلە زۆرە بۆ گەرمایی و بۆ شرایەتی ڕاستە حکوومەت کەم تەرخەمی هەیە لە کەمی کارەبا بەڵام نامان کاتە ئێمەی هاوڵاتیش کەم تەرخەمیمانەیە چونکە دەست بە کارەباوە ناگرین کە کارەبای نیشتیمانیە وەتەنی عامە ئەوەی دێتەوە بە هەمومان دەستی پێوە ناگرین و هەموو کاتێ کارەبایەکی زۆر سەرفەکەین بەبێ ئەوەی ڕەچاوی هیچ کەمی کارەبا بکەین یا ماڵێتر کارەبای نابێ یا کارەبا زەختێکی زۆری لەسەرە حکوومەت ئەو تشتە پێشوەخت دروست کردەوە دەبێت 200-300 مان دروست کردەوە کە کارەبای بدە کە ئەوڕۆ ئێمە پێویستیمان بە کارەبایە پلەی گەرمە هەتا 50 تێ لە تێپەرش دەبی بە پێمان خۆشە کە لە بوو مستەقبەلەن حکوومەتی هەرێم کارەبا دروست بکە کە کێشەی کارەبامان نەبێت